گەورەترین دژوانەیی مرۆڤ. مادەی خامی تەواوی پارچەکانی یاری میکانۆ لەمە پێکاتووە. ئەمەیش لە 3 مۆنۆمەر پێکاتووە: ئاکریلۆنیتریل، بوتادیەن، شیتران. کەرەستەکەی بەم شێوەیەیە: لە مەچینەیەکدا دەتوێنرێتەوە و دەخرێنە ناو قاڵبە جیاوازەکانەوە. گەر بڵین ئەم گوڵە پلاستیکیانە هەر لە خۆیانەوە دروست بوون، هیچ کەسێک باوەڕت پێ ناکە. باشە گەر بیخەینە ناو ئاوێکی کوڵاوەوە، ئەی باشە گەر ئەم کوڵانە ملیۆنان یاخود ملیاران ساڵ بخایەنێت هەتا بێ کۆتا بیکوڵێنین و کارەبای لێ بدەین یاخود شەخماخەی لێ بدرێت، ئەوەی لە کۆتاییدا دروست دەبێت هەر ئەمەیە. واتە هەتا خاوەن عەقڵێک دەست لەم کارە وەرنەدات تاکە میکانۆیەکیش نایەتە ئاراوە. دەی گەورەترین دژوانەیی ناوژیانی مرۆڤیش هەر ئەمەیە. بۆ دروستبوونی ئەم گوڵە مردوو بێگیانانە دەڵێت ئەندازیار، دیزاینەر و کارگەی پێویستە. هەرگیزە و هەرگیز هەر لە خۆیانەوە دروست نابن. بەڵام کەلەی دەپرسی ئەی چێ ئەو هەزاران جۆر گوڵەی ناو سروشتی دروست کردووە؟ لە وەڵامدا دەڵێ سروشت خۆی دروستی کردوون، یان دەڵێ هۆرمۆنە بێشعوورەکان ڕۆڵیان لە گەشەسەندنیدا بینیوە. لە حاڵێکدا هەموو شتێک زۆر ڕوونە. سەرنج لە دەسەڵاتی ئەڵڵا بدەن کە لە ڕێگەی 5 گەردیلەی بێشعوورەوە چەشنی ئەوەی هەزاران کارگەی جیاواز لە کاردابن، هەزاران جۆر گوڵی ئافراندووە.